انفعال يا كرباب جانم شهيد يا كدايش بتوانم شانۆگەری ڕاستەڵەچینی گۆڕەکان لە ساڵی 2010 کە پێشکەشمان کرد ئەو بیرۆکەیە و چیرۆکی ئەو شانۆگەریەلەوە سەری گرت بینیمان دەڤەرەکەمان زۆر بێ خزمەت گوزاریە دەڤەرەکەمان زۆر بێ نازە گوتمان لە یادی 16 چار کە لووتکەی دەسەڵاتی حزبی و حکومی و پەرلەمانی ئامادە ئەبوون گوتمان پەیامی خۆمان بگەێنین لە ڕێگەی شانۆگەریەکەوە ساڵانی پێشتریش لەگەر مامۆستا ئەدیبە و ئەو جەماعەتەی چالاکیمان هەبوو یعنی لە مەراسیمی 16 چار چالاکیمان هەبوو بەڵام ئەو شانۆگەریە بووە ڕەمزەک لەسەر هەموو شانۆگەری لەسەر هەموو ساڵەکان ئەگەنامە لە سەرەتای 2000ەکانەوە ئەمە شانۆگەریمان چالاکیمان هەبووە ساڵانە هەتا ئەوەی بەڕێز باسیەکە بزانام ساڵی 2010 بە دروستی 17 ساڵ پێشێستا بەڵام دوای ئەو شانۆگەریە دەنگدانە و ڕنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا هەندێک لە بەرپرسان هاتنە سەرخات بە دوایان داناردین سەرباری شکر و تەقدیرەکەی بۆمان هەندێک پرۆژەی خزمەت گوزاری ڕووی لە دەڤەرە کرد توانیمان خەت ئینتەرنێتی 24 ساعتی بینین بۆ دەڤەرەکە لە ڕێگەی شانۆگەریەی توانیمان مەزارگەی شەیدانی کونەسی خۆر دروست بکەین جگە لەوەش پاسمان بۆ گواستنەوەی خوێندکار و کەسوکاری شەهیدان توانیمان پاس دابین بکەین لە بەروی خوێندکارانمان لە گوندە دوورەکانەوە هەبوو لە خوێندندا ئەبرا هەبوو بە پێدەهات سەرۆکی هەرێم لەوێ ئامادە بوو ئەو کات جێگیری سەرۆکی هەرێم وەزیرەکان و پەرلەمانتار و ڕێکخراوەکان و میوانانی دەرەوە بەڕاستی تەسیرێکی زۆری هەبوو سەرۆکی هەرێم بۆ خۆش گریا لەبەر ئەوەی تەسیری زۆریان لەسەری ئەو شانۆگە تەسیری زۆر لەسەر هەمویان دروست کرد سوکە شانۆگەری وەکو پێشتر ئاماژەم پێدا یعنی لە ناخەوە هەڵەوڵە کاگاکەم هەر شتێک تۆ لە ناخەوە بیکەی بە جوانی بیکەی بە ڕوعیەتێکی جوانەوە بیکەی بە دڵسۆزی بیکەی چکە کارە ساتەکە بەسەر خۆمان هات خەڵکی خۆمان لە ناوچوو منتیقی خۆمان بۆ قوربانی ئەمە باسی ئەو ڕۆژەمانەکرد بۆ خۆمان بۆیە شتێکی زۆر جوان بوو تەسیری زۆر باشی لە هەموو لایەنەکان هەبوو کارەساتی زۆر جەرگبڕ لێرە ڕوویداوە چیرۆکی زۆر ناخەژێن هەیە لێرانە ئەوەی کە من باسم کردی هەری هیچ نییە من کە دایکێک هەڵستێتەوە هاواری ڕۆڵەکەیەکە دایک دڵی دایک جەرجی دایک ناخی دایک ئاگای لە ئێش و ئاز لە ناو گۆڕش ئاگەل ئێش و ئازاری ڕۆڵەکێتی کە دایکێک شەید هەڵستێتەوە ئەڵێ هۆ ڕۆڵە گیان کڵاوە سوورەکەی سرت فعلەن منداڵێک دایکێک کە شەهیدەبی و کڵاوێکی سووری منداڵەکە لە سەرێتی و باوکەکە بۆ یادگاری ئەی باشتێکی وایە چیرۆکەکە ئیدی ئەو دایکە شەهیدەبی بەڵام ئەو باوکە ئەنفالەکرێ ئیدی ئەو دایکە ئەڵێ ڕۆڵە گیان تۆ لە کوێی ئێستا واتە باوکەکە ئەنفالە دایکەکە شەهیدا ئەو منداڵێک کە کاک خۆشنە و ئەو دەورەی بینی ئەڵێ هۆدایە گیان هاواری دایکێکە باسی ئێش و ئازاری خۆی کە ئێستا لە تاو لە کاتێکدا کە دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی خۆماڵی خۆمانە کە کەس و کاری خۆمانە بوونەتە دەسەڵاتدار کاک خۆشنا و تعبیر لە معاناتی ئەو خوێندکارە ئەکا کە ئەڵێ من ناتوانم بخوێنم وەکو منداڵە بەرپرسەکان کە ڕۆژانێک ئەو بەرپرسانە ڕەفیقی بابم بوونە لە پێشمەرگایەتی هاوسەنگەری بابم بوونە بەڵام ئەوان ئێستا لە کۆلێژ ئازبەرزەکانی دنیا ئەخوێنن بەڵام من ناتوانم ئەو هاوارە یعنی ئەو حیوارە لە نێوان دایکە شەهیدەکە و منداڵەکە بەڵێ ئەوە حەقیقیە ئەژدی های سەدەی بیستاد قینی ڕەشی لە ناخ دەرات بەسەریمەی زوڵم لێکرا و بێتاوان کوێری کردین نووزەی بڕین بۆ بەیانی شوێڵ و سەرگەردانی چیاوچۆڵی کردین بۆ بەیانیش من و دایە و بابەی لێکاوێر کردین هۆدایە گیان هۆدایە گیان هۆدایە گیان هۆدایە گیان ئەنفعال یا کردبابە گیانم شهيد يا كدايشي بتوانم لنوسيني عواركش كما مستعدي بنوسي او تنها دي نوسي دي قلت علاجي خود بكا يعني كسشي اكاديمي نبو بشتي بي بستم كسك نبو تنانات تمريني دنجيش بي بكا يعني حتى او روجي استاش لبير ما مصطفى رنگ غفور هاد دس خوشي دي كردم بيراغي عندم قلت باشا اتوزاني او سربت مقامه شي قلت منه والله وتی ئەوە زوو کەم کەس ئەتوانێ بیڵێ ئەوە زۆر زەحمەتە و ئەوە زۆر زەخمە و ئەدای زۆر باشیوێ و دەنجی باشیوێ و هەناسە و قووەتی باشیوێ
والله من هەزانەوە لە سمەقامە ئامادەکاری زۆر کەم ئامادەکاریمان کرد یعنی ئەتوانم برێم لە مەسافەی نازان مەڵی 4 ڕۆژ 5 ڕۆژ بوو ئەوەش لە ئیشەکی شانۆیی ئەوانەی لە بواری شان و ئیشەکەنیان لە بواری فلیم و سینەما و دراما ئیشەکەن ئەوان دەزانن کە ئەوشتە چەند قورسە چکەوە هەم فلیم و درامانیە هەم فلیمی سینەمای نیە برێ دووبارەکردنەوەی هەبی یەک جارە ڕاستە و خۆیەکە تێپەڕیتەوە